يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله تعالى نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله عز وجل، وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ڕوون و ئاشکرایە و بەڵگەنەویستە قوربانیکردن یەکێکە لەو دروشمە گەورانی ئاینی پیرۆزی ئیسلام، وەخوای پەروەردگار ئەجر و پاداشتێکی زۆری ئامادە کردووە بۆ ئەو کەسانی کەوا قوربانی ئەنجامەدەن. قال تعالى: والبدن جعلناها لكم من شعائر الله لكم فيها خير. خوای پەروەردگارە فەرمێت ئەو وڵاخانی کەوا دەکرێنە قوربانی و ئامادە ئەکرێن یەشێکە لە شەعائیری خوای پەروەردگار، یەشێکە لە دروشمە پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. لەکم فیها خەیر، ئەجر و پاداشتی دنیا و قیامەتی بەدوایە دێت. وقال تعالى: ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێک دروشمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بەگەورە دابنە و بەگەورە بەپاشی ڕای بگرێت، فإنها من تقوى القلوب، ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی دڵی ترسی خوای پەروەردگاری تیا چەسپاوە، واتە لە خوای پەروەردگارە ترسێت، بەڵگەی سەلیمبوون و سەلامەتی دڵەکەیەتی. جابراکانم، قوربانیکردن زانایانە فەرموون: هي ما يذبح من النعم يوم النحر وأيام التشريق تقربا إلى الله تعالى. قرباني أو حيواناني كوا خواي پروردگار باسی کردووە لە قورئان، ئەو ئاژەڵانە بەمەرجێک لە ڕۆژی جەژنی قوربان سەر ببڕێت، و سێ ڕۆژەکەی دوای جەژنی قوربان کە پێی ئەوترێ ئەیام التەشریق تقربا إلى الله تعالى، بنيتي أويك عبادته، بنيتي أويك لخواي پروردگار نزب بيتوا. كوابو ألم بيناسيا أو من بودركويت قرباني كردن حيوان سربرين عبادة شيقلي قورو مزنا بوي خواي پروردگار أفرميت لقرآن دا لقل نيوجا باسي كردوا، أفرمي: فصلي لربك وانحر قل إن صلاتي ونسكي. كوابو وكتشون فرماني خواي پروردگار بو إيمي إنسان ومسلمان كان يجاكان من أنجام بدين لكاتو ساتي خوي بهمان شي وخواي پروردگار آقادار ما نكاتو. أفرميت قوربانیەکانتان حیوان سەربڕینتانش عیبادەتە،
وریابن بۆ غەیری خوا سەری نەبڕن. اینجا با بزانین حکمی قوربانیکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام چییە؟ جمهوری عولەما زۆرینەی زانایان ڕەئیان وایە کە قوربانیکردن سنەتێکی مؤکدەیە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەفەر و لە حەضەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستبەرداری قوربانی نەبووە، لە سەفەرش ئەنجامی داوە و هەندێک لە زانایان فەرموون ئینەها واجبە. قوربانیکردن هەر کەسێک بوو نەبێت، توانای هەبێت، بڕێ پارەی هەبێت کە بتوانێت قوربانی بکات، نەیکات تاوانبارە. چۆن؟ و بەهێزترین و ڕوونترین بەڵگە لەسەر سەلماندن و واجبێتی قوربانیکردن ئەم حەدیسانەیە کە ئێستا دین باسی یەکەین. یەکەم، میخنەفی کوڕی سولەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەفەرمێت: كنا وقوفا عند النبي صلى الله عليه وسلم بعرفة فقال أفرمي إما لقل بيغمري خوايا بن عليه الصلاة والسلام لعرفة كالروجك بيش ججنا لبان كيوي عرفة بوين بيغمري خوايا صلى الله عليه وسلم وتاربوا ماذا فقال: يا أيها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. فرموا أي خلشينا لسرهموا خاوەن ماڵێک، لەسەر هەموو ڕئیس عائیلەیەک و هەموو ساڵێک ئەبێ قوربانی بکات. ڕەواه ئەبی داود. ئیمامی مبارەکفووری لە شەرحی ئەم حەدیسە فەرمێت: ئەی واجب عەلەیهم. ئەمە بەڵگەی لەسەر ئەوەی کە واجبە ئەو کەسانی کە بوونن کە قوربانی ناکەن تاوانبارن. هەر کەسێک ئەو واجبە جێبەجێ بکە ئەو ئەجر و پاداشتی دەسەکەوێت. بەڵام ئەگەر نەیکە ئەوە خوای پەروەردگار ممکنە سزای بدا لەسەری. خاڵی حەدیسی دووەم ئەبوو هورەیرە بۆمان دەژێڕێتەوە فەرمێت: قال رسول الله صلى الله عليه وسلم: من كان له سعة ولم يضحي فلا يقربن مصلانا. هەر کەسێک بوونەیە توانای هەیە قوربانی بکات بەڵام قوربانی ناکات با نێزگی نوێژی جەژنمان نەکەوێت. ئەمە فەرمودەی صحیحی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم و ئەم حەدیثەش لە سونەنی ابن ماجەیە. و جندوبی کوڕی سوفیانی بەجەلیە فەرمێت: شهدت النبي صلى الله عليه وسلم يوم النحر. أفرميت روجي شان لقل بيغمري خوايا بن عليه الصلاة والسلام روجي ججن أمادبو. قال: من ذبح قبل أن يصلي فليعيد مكانها أخرى ومن لم يذبح فليذبح. بيغمري خوايا صلى الله عليه وسلم فرموي ككاتك ججن هات فرموي هر كسيك پێش نوێژی جەژن قوربانی سەر بڕیا ئەوە قوبوڵ نییە. هەر کەسێک پێش نوێژی جەژن قوربانیەکەی سەر ببڕێت ئەوە قوبوڵ نییە، بە قوربانی ناژمێرێت، بەڵکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە گۆشتێکە بۆ عایلی خۆی تەقدیمی کردووە، ئەوە گۆشتێکە سەری بڕیا بۆ خانەوادەی خۆی ئامادەی کردووە. ومن هەر کەسێک پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی هەر کەسێک پێش نوێژ قوربانیەکەی سەر بڕیا ئەوە با دوای نوێژ قوربانیەکەی ئەنجام بداتەوە، قلێتر سەر ببڕێ لە باتی. ومن لم يذبح فليذبح. هەر کەسێک قوربانی نەکردووە با قوربانی بکات. زانایانە فەرموون لەوانە ئیمامی شەوکانی لە نەیل الأوطار فەرمێت: والأوامر ظاهرة في الوجوب لا سيما مع الأمر بالإعادة. ئەم حەدیسانە ئەم بەڵگانە ئەواگەێنێت کە واجب بێت قوربانی کردن بۆ کەسانی کە بوونن کە کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەی پێش نوێژی جەژن قوربانی کردووە با لە دوای نوێژی جەژن با قوربانیەتر بکات، با حەیوانێتر سەر ببڕێت. ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی چی قوربانی کردن واجبە. وقال شيخ الإسلام ابن تيمية: وأما الأضحية فالأظهر وجوبها. شيخ الإسلام ابن تيمية فرميت بەڵگەکان ئەوەیە کە ڕوونە لای ئێمە لای عولەما فەرمێت کە بەڵگە بن لەسەر ئەوەی کە قوربانی کردن واجب بێت، لەبەر ئەوەی خوای پەروەردگار قەڕەنەهو بالصەلات،
خوای پەروەردگار قوربانی لەگەڵ نوێژا باس کردووە فصل لربك وانحر إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر خوای پەروەردگارە فەرمێ نوێژەکانتان ئەدا بکەن و ئەنجامی بدەن لە کاتی خۆی وانحر قوربانیەکانشتان با بۆ خوای گەورە میهرەبان بێت هەندێک لە زانایانە فەرموون لە تەفسیری ئەم ئایەتە فصل لربك واتە نوێژی جەژنت ئەنجام بدە لە پاشاندا کە کاتێک ڕۆشتیتەوە لە پاشاندا قوربانیەکەشت ئەنجام بدە بۆیە شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت ئەمانە هەمووی بەڵگەن لەسەر وجوبیەتی واجبێتی قوربانیکردن اینجا با بزانین قوربانیکردن بە چی ئەکرێت چکە زۆر جا پرسیار ئەکرێت ئایا کەسێک مریشکێ سەرە بڕێت کەڵەشێرێک ئاسکێک ئایا بەمانە ئەکرێت یاخود شەریعەتی پیرۆزی ئاینی ئیسلام خوای پەروەردگار تەحدیدی کردووە بەڵێ خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت ولكل أمة جعلنا منسكا ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام من بهيمة الأنعام زانایان لتفسير يم آياتا فرمون بهيمة الأنعام سێ جۆر حەیوان ئەگرێتەوە سێ جۆر ئاژەڵ ئەگرێتەوە یەکەم وشتر دووەم ڕەشە وڵاغ مانگا و گا سێمیان مەڕ و بزن ئەم سێیانە لەم سێ تاخمە زیاتر نابێ بکرێ بە قوربانی چکە خوای پەروەردگارە فەرمێ من بهيمة الأنعام بهيمة الأنعام ئەم سێ جنسا ئەگرێتەوە تەمەنی قوربانیش کە ئەمەیان بەمەرج گیراوە بۆ کەسانی کەوا قوربانی ئەکەن ئەگەر کەسێک وشتر سەرە بڕێت ئەوە ئەبێت 4 ساڵی قەپات کردبێت داخلی 5 ساڵ بووبێت ئەگەر کەسێک ڕەشە وڵاغ و مانگا و گامێش سەرە بڕێت ئەوە ئەبێت 2 ساڵی قەپات کردبێت چووبێتە ناو 3 ساڵ و ئەگەر کەسێک بزن ئەکا بە قوربانی ئەوە ئەبێت ساڵێکی قەپات کردبێت داخلی و هەندێک لە حەنابیلە مەذهەبەکان و لە حەنەفیە مەذهەبەکانە فەرموون و دروستە و جائیزە ئەگەر کەسێک مەڕێک بێنێ شەکێک کە 6 مانگی قەپات کردبێت داخلی 7 مانگ بوو بێت بیکا بە قوربانی بە مەرجێک گۆشتی گردبێ و پڕ بێت و قەڵەو بێت ئەمانە بریتین لە تەمەنی کێ تەمەنی ئەو حەیوانانەی کەوا ئەکرێن بۆ قوربانی داواکەم لە خوای پەروەردگار ڕەحممان لێ بکات و بەختەوەرمان کات وصلى الله وسلم على نبينا محمد الحمد لله حق حمده والصلاة والسلام على من لا نبي من بعده وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله ثم أما بعد باب زانين ئەو مانگا کە کاتێ سەرە بڕێت وشتر کە کاتێ سەری ئەبڕین ئەیکەین بە قوربانی بۆ چەند کەسە بێت واروەها مەڕ و بزن عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێ فەرمێت كنا مع رسول الله صلى الله عليه وسلم في سفر عەبدوڵای کوڕی عەباس فەرمێ لەگەڵ پێغەمبەری خوایە بووین صلى الله عليه وسلم لە سەفەرێکدا فحضر الأضحى ئەوە بوو کەوتینە ناو سەفەرەکەمان کەوتە ناو جەژنی قوربانەوە فاشتركنا في الجزور عن 10 والبقرة عن 7 رواه ابن ماجه أفرميت دكس اشتراكيان كردو كوبنوا لسر وشتريك وحوت كز لسر مانغايك ككاتك لين دكس ما بس من تاكي نفركانية بلكو دعا إلى شكو أو صحاباني كلقى في غمري خوايا صلى الله عليه وسلم هەموویان ماڵ و مناڵیان نەبوو سەحابەی وابوو 2 خێزانی هەبوو سەحابەی وابوو 5-6 مناڵی هەبوو سەحابەی وابوو 10 مناڵی هەبوو سەحابەی وابوو 4 سەرخێزانی هەبوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دعا ئیلا دەکەس بۆیان هەیە کۆ بنەوە لەسەر حوشترێک لە خێرەکەیە بەشدار بن و هەروەها 7 کەس بۆ 7 عائیلە کۆ بنەوە لەسەر مانگایەک ئەمە بەڵگەی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام مەڕێک یان بزنێک بۆ پیاوێک و خاو خێزانی دروستە ئینشاءالله بیکا بە قوربانی و ڕەحمەتی خوای پەروەردگار فراوانە
با ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام لە خۆمان تەسکەوە نەکەین بڵێن هەر مەڕێک هەر بزنێک بۆ تاکە شەخصێکە بێت نەخێر بەڵگەشمان بۆ ئەمە عەتائی کوڕی یەسارە ئەفەرمێ پرسیارم کرد لە ئەبوو ئەیوبی ئەنساری عەتا تابعی بوو پرسیاری کرد لە ئەبوو ئەیوبی ئەنساری کە سەحابەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم فەرمووی كيف كانت الضحايا فيكم على عهد رسول الله صلى الله عليه وسلم فرموي عطاء أي أبو أيوب لسدمي بيغمري خويا صلى الله عليه وسلم تو لقل بيغمري خويا صلى الله عليه وسلم جياويت تو صحابي بيغمري خويا عليه الصلاة والسلام بلام بوما روم كروا لسردمي ايوا قرباني بچي شويك انجام درات فقال كان الرجل في عهد النبي صلى الله عليه وسلم يضحي بالشاة عنه وعن أهل بيته فيأكلون ويطعمون أبو أيوب أنصاري فرموي لسردمي إيما هر بياوك مرشي سربري لبري خويو خيزانو مالو من دالي لباتي خويو خيزانو مالو من دالي إمامي ابن القيم لزاد المعاد فرميت وإن كثر عددهم أجر أو مالا أو خانوادا چەند نفسي تابت چەند شخصي تابت چەند نفر بن هر جائزة إن شاء الله يك بزنك ياخد يك مريك لبري خوي خاون خيزانكي ومالو من دالي وكسوكاري أميان إن شاء الله درستا وإمامي شوكانية فرميت والحق أن الشاة الواحدة تجزئ عن أهل البيت وإن كانوا 100 نفس أو أكثر كما قضت بذلك السنة إمامي شوكانية فرميت حق الرواء ويا هر بياويك ككاتيك بياوي قرباني بكات أو أشياء جائزة مريك بو خويو خانوادو خيزانو مالو من دالي إن شاء الله تجزئ أجر وإن كانوا 100 نفس أجر 100 نفس لو مالش هبيت أجر بياويك دو خيزاني هبيت سي خيزاني هبيت 20 منالي هبيت 10 منالي هبيت 1 منالي هبيت منالي نبيت هر جائزة إن شاء الله أميان إمامي الشوكاني أوش أقوالي علماء وأوش حديثي في غمري خواه صلى الله عليه وسلم وعائشة دايك من عائشة رضا ورحمتي خواه لبيا فرميت في غمري خواه صلى الله عليه وسلم فرماني كرت كبرانشي بو بينن بكم بقرباني في غمري خواه صلى الله عليه وسلم بكا بقرباني بلام أو برانا مواصفاتي شون بو يطأ في سواد ويبرك في سواد ويرى في سواد يعني سمكاني رجبو چۆکەکانی ڕەش بوو و ناوچاوشی ڕەش بوو کە کاتێک هاوردی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمی ئەو بەرانیان هاورد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردی بە قوربانی بەڵام فەرمانی گوتی ئەو چەقۆیەم بۆ تیشکەن هاوردی لە پاشاندا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بسم الله اللهم تقبل من محمد وآل محمد اللهم تقبل من أمة محمد زانایانە فەرموون لە شەرحی ئەم حەدیسە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 9 خێزانی هەبوو نەک 1 خێزان نەک 2 خێزان نەک 3 خێزان بەڵکو 9 خێزانی هەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3 کچی هەبوو منداڵشی هەبوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرانێکی کرد بە قوربانی وإمام نووي لشرح أم حديثا فرميت واستدل بهذا من جوز تضحية الرجل عنه وعن أهل بيته واشتراكهم معه في الثواب وهذا هو مذهبنا ومذهب الجمهور أما مذهبي بوچوني شيء مذهبنا إمام نووي يشكل علماء الشافعي مذهب واتا مذهبي بوچوني شافعية ومذهبي جمهور علماء واتا زوريني علماء رأيا وايا هر كسيك بەرانێک بکا بە قوربانی بۆ خۆی و بۆ عایلەی و بۆ کەسوکار و مناڵی ئینشاء الله ئیکتیفای پێکات بەڵام ئەو قوربانیە کە کاتێک ئەنجامی ئەدەین مەرجی هەیە شەرطی هەیە یەکێک لەو شەرطانی قوربانی ئەوەیە نابێت حەیوانی قوربانی عیبدار بێت نابێت حەیوانی قوربانی عیبدار بێت بەڕای کوڕی عازب ڕەحمەتی و ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ فەرمێت قال رسول الله صلى الله عليه وسلم 4 لا تجزئ في الضحية 4 جۆر حەیوان هەن نابێ بکرێن بە قوربانی
چوار جۆر حەیوان هەن نابێ بکرێن بە قوربانی. یەکەم العوراء البين عورها، حەیوانێک بەڵام کۆرێکی ڕوون و ئاشکرا، یعنی تەواو دیار بێ ئەم حەیوانە نابینێت، کۆرە، ئەو کاتە نابێ بکرێ بە قوربانی. والمريضة البين مرضها، وأو حيواني كوا نخوشة بلام نخوشيشي رون وآشكرا، يعني تواو بيوي ديار بيه أو حيوان نخوش بيت أو نابي بكري بقرباني. والعرجاء البين ضلعها، وأو حيواني كوا أشليت ياخد أو حيواني كوا باي براوتوا أوانش نابي بكري بقرباني. والكسيرة التي لا تنقي، وأو حيواني كوا سستة ولا وازة ولاتا كموخ ليسقانا كينما أو حيوانش نابي بكري بقرباني ناشيد بقرباني. أمش إجماعي زاناني لسرا، خلافني لبين زانايان، بلام زوجها برسيارة كريت أقل حيوانك قوتي شكابيت شاخي شكابيت ياخد دقاني شكابيت، أمانا زانانا فرمون كراهتي هي أقل حيوانك لبنو قوت كرابيت قوتشكي شاخكي خويني ليدر چوبيت أو نابي بكري بقرباني. بلام أقل نوك شاخك شكابيت أو جايزة إن شاء الله بكري بقرباني. أمانا بريتين لمرج بوشي بو قرباني كردن، وخالي دوم قرباني كردن دواي أنجام داني نوێژی جەژنی قوربان ئەنجام ئەدرێت. هەر کەسێک پێش نوێژی جەژن قوربانیەکەی سەر ببڕێت ئەوە بە قوربانی حسێب ناکرێ و خوای پەروەردگار بە قوربانی لێ قبوڵ ناکات. لەبەر ئەوەی بەڕای کوڕی عازب ئەفەرمێت گوێم لێ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن أول ما نبدأ به من يومنا هذا أن نصلي. تاکە شتێک و یەکەم شت کە ئەمڕۆ ئەنجامی بدەین یەکەمین کردەوە و عەمەلی ئێمە لە ڕۆژی جەژن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت سەرەتا ئەبێ نوێژی جەژنمان بکەین ثم نرجع فننحر فمن فعل هذا فقد أصاب سنتنا. لپاشاندا ئەگەڕێنەوە قوربانیەکانمان سەر بڕین و ئەنجامی ئەدەین. هەر کەسێک ئاوهای کرد ئەوە سنەتی منی پێکاوە، و هەر کەسێک پێش نوێژی جەژنی قوربانیەکەی ئەنجام بدات ئەوە مخالفەی سنەتی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم. و باشترە قوربانی یەکەم ڕۆژی جەژن بکرێت لەبەرەوەی بەر ئەو فەضیلەتە بکەوی کە لە دەیەم ڕۆژی ذی الحجەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک باسمان کرد ما من أيام العمل الصالح فيهن أحب من هذه الأيام العشر. وباشترى أو حيوان شاغدار بيت، وباشترى بروج بكريت، وباشترى چني قلو بيت أو أجل پاداشتي زياترا. بلام مسألة كي زوجها برسيارة كريت آية حيوان سربرين قرباني كردن بو مردو أبيت يانا زانایان لە وەڵامدا فەرمونون ئەگەر ئەو مردووە وەسیەتی کرد بێت ئەوە جائیزە ئینشاءالله قوربانی بۆ بکەن. ئەگەر وەسیەتی کرد بێت پێشەوەی بمرێت پێشەوەی وفات بکات. بەڵام ئەگەر وەسیەتی نەکردووە ئەوە جائیز نییە استقلالەن بەتاقتەنیا حەیوانێک بۆ مردوو سەر ببڕێت بکرێ بە قوربانی، بەڵکو ئەبێ لە خێرەکەیە بەشداری بکەیتەوە کە کاتێک تۆ قوربانیەکەیت بۆ خۆت و بۆ کەس و کار و مناڵی خۆت ئەو کاتە باوکت وەفاتی کردووە، دایکت وەفاتی کردووە، براد وەفاتی کردووە، ئەتوانی لە خێرەکەیە بەشداری بکەیت بەمەرجێک وەسیەتی نەکرد بێت. ئەگەر وەسیەتی کردووە ئەو کاتە جایزە ئینشاءالله حەیوانێک بە تایبەتی بکەن بە قوربانی بۆ کەسەی کەوا وەفاتی کردووە وەسیەتی کردووە. ئەمە بریتی بوو لە ئەحکامی چی؟ ئەحکامی قوربانی کردن. داواکەم لە خوای پەروەردگار ڕەحممان لێ بکات، خوای پەروەردگار بەختەوەرمان کەیت. یا ربی خوای لێتە پاڕینەوە بە ناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت. یا ربی خوای شفای بەڕەحمت بۆ نەخۆشەکانمان بنێریت. چەند نەخۆشیەکان بە تایبەت داوای دوعای خێرەکەن. یا ربی خوای باریان سوکەیت. یا ربی خوای شفایان بدەیت. یا ربی خوای ئەو کەسانی کەوا نەزۆکن مناڵیان نابێت، یا ربی خوای منداڵی صالحیان پێ ببەخشیت. یا ربی خوای ڕەحممان لێ بکەیت. یا ربی خوای ڕەحم لە مردوومان بکەیت وەڕەحم لە زوندوومان بکەیت وەڕەحم لە پیرمان بکەیت وەڕەحم لە گەنجمان بکەیت وەڕەحم لە منداڵەکانمان بکەیت. یا ربی خوای ڕەحەمات و بەڕەکاتی خۆت بەسەرماندا بڕێژیت. یا ربی خوای ڕەحەمات و بەڕەکاتی خۆت بەسەرماندا بڕێژیت. یا ربی خوایە لێتە پاڕینەوە بە ناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت. یا ربی خوایە لە ئەمن و ئەمانە بژین. یا ربی خوایە لە ئەمن و ئەمان بین.
یا ربی خوایە لە ئەمن و ئەمان بین لە دنیا و لە قیامەت لە ڕۆژی قیامەت بە ئاسانی خوای پەروەردگار محاسەبەمان کەیت و بەرەو بەهەشتمان بیت یا ئەرحەمە الراحمین یا ربی خوایە ئەو کەسانی کەوە ئامادەن لە مزگەوتە یا ربی خوایە بیان پارێزی لە ئاگری جەهەنەم لە عەزابی قەبر یا ربی خوایە ڕەحم لە دایک و باوکانمان بکەیت یا ربی خوایە ڕەحم لە دایک و باوکانمان بکەیت یا ربی خوایە ڕەحم لە مردووی موسڵمانان بکەیت و ڕەحم لە ئێمەشکەی کە کاتێ ئەچین بۆ لایەن یا ربی خوایە ئەو کەسانی کەوا قەرزارن یا ربی خوایە بۆیان سوکەیت و بۆیان ئاسانکەیت آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وأقم الصلاة